بەڵێ لەگەڵەوەی کە ناوچەی پیشەسازی نوێ لە کەرکووک ئامادەیە بەڵام کاسبکاران ئامادەنین بازاری حەسیرەکە جێبهێڵن و دوکان و کار و پیشەی خۆیان بگوازنەوە بۆ ناوچەی پیشەسازی نوێ بۆ نازانین مەبەستمانەکە زانیاری زیاتر وەربگرین پرسیار دەکەین لە بەڕێز کاروان ئەحمەد نوێنەری کاسبکار و پیشەوەرانی بازاری حەسیرەکە ڕاستەوخۆ لە کەرکووکەوە لەگەڵمانەکە کاروان زۆر بەخێر بیت. کاروان ئێوار باش تو خێراتی ji بۆ کوردستان 24 بڕیار دەبێژن کو لە بەغدایە هاتیە کاروان ئەحمەد نەبوو غەڵەت بووی بوورە ببوورە ناوێتەوەها گەشتیەمە و کاروان ئەحمەدە نوێنەری کاسبکار و پیشەوەران ئەگەر ناوێتەیە درستیش مەڕابێژی سپاس کاروان ئازاد ببوورە کاروان ئەحمەد نەبوو کاروان زۆر باشە دەخەزە لێبوورینێت بکەین کاروان ئازاد و خێراتیش بۆ کوردستان 24 دەبێژم کو بڕیارە تێکدانە بازاری حەسیرەکە ji Kerkûkê li Bexda hatiye desalata wan daniye. Dawî helwestê we çi ye? Karvedanên we çi ne? Vê biryarê qibol bikin yan jî dê we karvedan hebin û dîvçûnêkin. Hatin emro ême pêş ême hêzeke lê mewcûd bû. Pêşê biçîn kesabeteke mam bikên dukam bikênewa hêzeke lê mewcûd bû. Ême çûyîn pêşoyî dukam bikênewa kesabeteke mam bikên hêzeke hêzekî zor bû hatibûn bo wê وتیان ئێرە بێت چۆڵکەین ئترێک یەکلایی بکەنەوە بۆ خەڵکەیەک جاری یەکلا نەک بێن و بڕۆن. بەڵێ کاروان ئێوە کێشتان چێ لەگەڵ ناوچەی پیشەسازی نوێ بۆ ناتانەوێ بازاری حەسیرەکە چۆڵ بکەن؟ کاک دیلان گوێبیستی دەنگی ئێمە دیلان کاروان ئەم ji stûdiyet gelteyne stûdiya navendiya Kurdistan 24 li Hewlêrەوە لەگەڵتین دەتوانی لەگەڵ ئێمە قسە بکەی فەرموو سەبارەت بە هەلوێستان بۆچی ناچن بۆ بازارە نوێیەکەی پیشەسازی کە دروست کرایە هۆکار چییە؟ ئەمزانم کێشەیەک هەیە دەنگی ئێمە نەگاتە زۆر باشە کاروان سپاس کاروان ئازاد نوێنەرێ نەڕازی بووان ژێ بازارێ حەسیرەکە و لە کەرکووکێ بازارێکی کەڤنارە لە کەرکووکێ چەندین ساڵە خەلک لەوە دەریە کڕین و فرۆشتنێ تێدا دیکەن و دەبارە ژیانە خۆیان ڕۆژانە دەرباز دەکەن دەبێژن هەلوێست مەوەرگیتە سەبارەتی بازاری نوێ پیشەسازی و دروست کریا لە کەرکووکێ بازارێکی دوورە و کوالیتیاوانە خراپە نەکاریتن ئەو دەبارە کومەل وێ دەرێ هەل بازاری حەسیرەکە لەوە دەرێ دەست بێخین لێ حکوومەت و لانی پەیوەنددارژی دەبێژن بڕیار ji serûyê me hatiye li Bexdayê hatiye divêt ev bazare bête têkdan û li cihê bazarî jî bazarekê bazirganî dête durust kirin. Kakarwan ew wekû kasibkaran boçî natanewê dukanekanî bazarê hesîreke çol bikin boçî narone navçeyê pîşesazî بەڵێ ئێمە بەیانی پێشەوەی بچینە بۆ کەسابەت هێزێکیان هێنا بوو بۆیە پێشەوەی ئیشکە کەسابەتەکەمان بکەین هێزێکی زۆری لێبوتیان ئیش مەکەن ئێمەش لەگەڵ قانونە نەماوێرە هیچ شتێ بکەین لە قانون ئێمە ناتوانین لەگەڵ بەرامبەر قانون بکەین بەیانی شتێ بکەیت ئزرایەتە دەسەر دەنووسێت و کێشت بۆ دروستەکە باشە ئێمە ئەمانەوە یەکلایی بێتەوە بمان بەنیا خستنەکە یان وازمان لێبێنن یانی چۆن یەکلایی بێتەوە بە یەکجاری ئەم جارە بۆ خەڵک قوربان ئەمانەیە نەمێنی لەوێ یان بازمانێن یان بڕین بۆیە یەکدایی بێتەوە ئیشەکە باشە کاروان دەمێکە لانی پەیوەندیدار ئێوەی ئاگادار کردوتەوە کە دەبێت شوێنەکە چۆڵ بکەن وایان نە کە ئێوە چۆڵ دەکەن شوێنەکە تعویزاتێک وەردەگرن لەلایەن حکوومەتەوە یان ڕاستە هیچ تعویزێکی بۆ ئێوە دانراوە قوربان ئێمە هیچمان بۆ نەکراوە تا ئەم دقەیە هەتا ئەم دقەیە هیچمان بۆ نەکراوە هەتا ئەم دقی وەکو پێتم وت هیچمان بۆ نەکراوە بەس بێ ماڵێن چۆڵیکەن ئەمڕۆ قایمقام هات بە ڕێزێکشی لێ و پۆلیسی ئەینە ئەمیدێ بوو بە ڕێزێک وتی بە ئەمڕۆ کەبرەکان نەڕوخێنن بە ئاگاداکردنەوەیەک وەکو ڕێزێک ماڵێن ئاوا بێت کە بروشتەکانە نەڕوخان وتیان با بمێنێ بۆ بەیانی کەبرەکانتان لێکەنەوە بۆی زیانتان بەر نەکەوێت باشە ینی ئێوە ئێستا هەنێکیان لیانیاندا دووسێ کەبر بوو گەشتن پێ بەڵێ باشە مەبەستیان چییە کە ئەیانەوێت ئەو شوێنە تێک بدەن و تۆ کەوتت ئێمە هیچ قەرەبوویەک نەکراوینەوە چۆن نیزامێکی دروست کردووە بۆ باشە فەرموو دواتر پرسیارەکەمە ئەوە نیزامێکی جوانیان دروست کردووە بۆ بەشەوەندی خەڵک چییە نیزامەکە چییە؟ دەیانەوێت چی لەو شوێنە نیزامەوە کەڵکە بۆ خۆی بۆ ئەمنێتی تایە ئەوە ئەمنێتی تایە بۆی خوانە خۆزێت ڕووداوێش کێشەیەک ڕوو بدات مرکزی تایە خەسەخانی تایە کاروان بە هەندێک لە یەکتر حاڵی ببین کاروان
ئێستا ئەو شوێنەی بازاری حەسیرەکە کە بازارێکی کۆنە لە کەرکۆک کە ئێوە نامێنن لەوێ شوێنەکە دەکرێتە چی دەکرێتە پارێک دەکرێتە بینایەکی توجاری دەکرێتە چی بۆ نامێنن لەوێ ئەوان ئێمە ناتوانین من یەکێکی خۆمم نازانم هیچ ناتوانم هیچ بڵێم نازانم مەکرێ بەچی دوای خۆم نازانم مەکرێ بەچی ئێمە وەکو سەنعەتکارێک ئێمە لەوێ ئیشەکەین بەس نازانین دوای ئێمە بێ بەچی نازانم کا کاروان ئەم دوکانانەی کە ئێستا ئێوە کاری تێداکەن چەند ساڵە هی خەڵکی خۆتانە تایە نازانم دوکانەکان هی خۆتانەیان ئێوە لەوێ کرێن من کرێچیم باشە نا کەسیانی خۆی نییە کەسی خۆی نیە لەو گەڕەکەیە کەسی خۆی نییە ئایا من لێرە کرێکی بم لێش کرێکی بم بەس ئێوە بۆ من باشترە بۆ پاکتر و خۆشترە گەورەترە کا کاروان زۆربەی دوکاندارەکان کوردن یان پێکاتەکانیشی تێدایە هەمووی تایە کورد و عارەبی تایە زۆربەی کوردی تایە تورکمانی تایە هەنێک عارەبی تایە بەڵێ عارەبشی تایە باشە ئێوە چ گلێ یەکتان هەیە لە بازاری پیشەسازی ئەفم کە خوار ئێمەوە مەجموعەیە دوکان تازە کراوشەتەوە هەر لە خوار ئێمەشەوە هەر تازە کراوشەتەوە هەر عینەن مەدخەسنایەکە و ماوەدی احتیاجی تیا ئەفرۆشرێ بەڵێ زۆر سپاس زۆر باشە کا کاروان دەست خۆش کاروان ئازاد نوێنەرێ کاسبکار و پیشەوەرێن بازاری حەسیرەکە لە کەرکووک گەلمە بووی سپاس